بەڕێزان خۆشەویستان کوردستانیانی ئازیز، ئەم کاتەتان باش و نەورۆزتان پیرۆز. بە بۆنەی گەڕانەوەی سەری ساڵی تازەی کوردی و جەژنی نەورۆزەوە جوانترین پیرۆزبایی لەسەر جەمگەلی کوردستان دەکەم. پیرۆزباییتان لێ دەکەم بە بۆنەی تەواوبوونی وەرزی سەرما و دەستپێکردنی بەهاری ڕەنگین. لەم ڕۆژەدا کوردستان بە چیا و دۆڵ و دەشتەوە سەوزایی دای دەپۆشێ و ڕوو لە هەر شوێنێک دەکەیت سروشت بەدەم مرۆڤەوە پێدەکەنی. هیوادارم گەشی و خۆشی بەسەر ناخی یەک بە یەکی هاوڵاتیانی کوردستانیشدا بێت، بەسەر دۆزە سیاسیەکەمان و باری ئابووری و کۆمەڵایەتی و هەموو ڕوویەکی دیکەی ژیانی ئێوەی خۆشەویستدا ڕنگ بداتەوە. ئێوەی خۆشەویست دڵنیا بن کەوا پشوو درێژی و بەرگەگرتن و نەرم و نیانی تاکە ڕێگەن بۆ گەیشتن بە ئامانجەکان. کوردستان لەم ماوەیەداوە جارێکی دیکە ڕوو دەکاتە خێر و خۆشی، باری ئابووری وا باش دەبێتەوە. هەموو ئەم پرسانە لە کاتێکی نزیکی داهاتوودا بە درێژی باسی دەکەین. بەڵام ئەوەی ئەمڕۆ لەم بۆ نەخۆشەی نەورۆزدا باسی دەکەم، کولتوری پێکەوە ژیان و لێبوردەیی و تەبایی و خۆشەویستی و هەوڵی خاوکردنەوەی دەمارگرژیە کە نەورۆز لە بنەڕەتەوە خاوەن و هەڵگیری ئەو کەلتورەیە. خۆتان دەزانن وەک لێکەوتەیەکی ئاسایی بۆ هەموو دۆخێکی نالەباری مێژوویی کۆمەڵێک بەرئەنجامی ناشرین و نەرێنی سەرهەڵ دەدەن. هەمومان بینیمان کوردستان بە کۆمەڵێک تەنگەژەدا تێپەڕی، وەک شەڕی داعش و ئاوارەبوونی سەدان هەزار خەڵک بۆ هەرێمی کوردستان، کەمبوونەوەی داهات و خراببوونی باری ئابووری بەهۆی بڕینی بودجە و موچەی هەرێمی کوردستان و دابەزینی نرخی نەوتەوە کە هەر یەک لەمانە بە شێوەی جۆراجۆر کاری کردە سەر ژیانی خەڵک و بە تایبەتی لە ڕووی دارایی و دەرونیەوە کاریگەری خراپیان جێهێشتووە. ڕۆژانە دەبینین و دەبیستین جۆرێک گرژی و توندی لە هەڵسوکەوتی هەندێک خەڵکدا بەهۆی شەڕی داعش و بەهۆی تەنگەژەی ئابووریەوە سەریان هەڵداوە. مەرجیش نییە توندوتیژی تەنها بریتی بێ لە کار و کردەوەی زەق، وەک دەستوەشاندن یان بەکارهێنانی چەک، بەڵکو هەندێک جار بریتیە لە گوێنەدان بە ئەرکی سەرشان، یان بێڕێزی لە پەیوەندی کۆمەڵایەتیدا، یان ڕەچاونەکردنی بەها و نەریتی گشتی، یان بێویژدانی لە مامەڵەی کڕین و فرۆشتندا. جگە لەمانە لە هەندێک شوێن جۆرێک لە تند و زبری بە کارمەندانی فەرمیەوە دیار بووە، یان شوفێر لە شەقامەکاندا، یان لە تێکهەڵاوی و پەیوەندی کۆمەڵایەتیدا. ئەمانە هەموویان لێکەوتی ئاسایین بۆ ئەو دۆخانەی کە بەسەر هەرێمی کوردستان دەهاتن. بەڵام دەبێ نەمێنن. نەورۆزە. دەبێ لەمڕۆوە دەست بکەین بە هێوربوونەوە. شەڕی بەرگری ئێمە لە بەرامبەر دڕندەی داعشدا بە سەرکەوتن تەواو بوو. بژانەوەی باری ئابووریش دەستی پێکرد و هەنگاو بەرەو ئاسایی بوونەوە دەنێت. داوا لە دایک و باوکان دەکەم زیاتر لە جاران وریای هەڵسوکەوتی منداڵەکانیان بن. بەرامبەریان نەرم بن و لەسەر هێوری و نەرمی لە مامەڵەکردندا ڕایان بهێنن. ئاگاداری تەندروستیان بن و بۆ خوێندنەوە و بۆ وەرزش هانیان بدەن. هەروەها بە ڕێوەبەرانی دەستگا فەرمیەکان باشتر کۆنتڕۆلی سەرپێچیەکان بکەن. داوا دەکەم کارمەندانی دەستگاکانی ئاسایش لە وەڵامدانەوەدا نەرمتر بن. من ئەمڕۆم هەڵبژارد بۆ ئەم تێبینی و سەرنجانە لەبەر ئەوەی جەژنە
نەورۆز جەژنێکی خۆشی کوردستانە، هەروەها وەرزی بەهار و پێکەنین و گەشانەوەی دڵ و دەروونە. ئەم ڕۆژانەی جەژنی نەورۆز ڕۆژانی تێپەڕاندنی لاپەڕەی کۆن و هەڵدانەوەی لاپەڕەی تازەن. داواتان لێ دەکەم هەموو لایەک ئاور لە برایەتی و تەبایی و خۆشەویستی بدەنەوە. دەبێ هەموو لایەک هێور ببنەوە. دەبێ هەموو لا یەکترمان خۆش بوێ. داوا لە هەموو شتان دەکەم ڕێزی سروشت بگرن و ژینگەی کوردستان پاک ڕابگرن. لەم ڕۆژە پیرۆزەدا کە جەژن و سەری ساڵمانە، جەژنی سەرکەوتن و داگیرساندنی مەشغەڵی ئازادیە، جەژنە پیرۆزە لە ماڵباتی شەهیدان دەکەم. جەژنە پیرۆزە لە خاوەن پێداویستیە تایبەتیەکان و بریندارانی شەڕی داعش دەکەم. جەژنە پیرۆزە لەو خوشک و برایانە دەکەم کە هەر یەکە و بە جۆرێک بۆنە قوربانی، بە تایبەتی خوشکە خاتونە ئێزیدیەکانمان. جەژنە پیرۆزە لە تەواوی پێکهاتەنەتەوەی و ئاینیەکانی کوردستان دەکەم. پیرۆزبایی لە ژنان و ئافرەتانی کوردستان، لە مامۆستایان، لە لاوان و قوتابیان و لە خوێندکاران دەکەم. پیرۆزبایی لە حزب و لایەنەکان دەکەم. پیرۆزبایی لە زانایانی ئاینی و لە ڕۆشنبیران دەکەم. دەبێ ئێوە پێکەوە کار بکەن بۆ ئەوەی کوردستان سەر بکەوێ و هەموو ڕۆژێکی ئێمە ببێتە خۆشی و بەهار و نەورۆز. پیرۆزبایی لە پێشمەرگە و زێڕەوانی و ئاسایش و پۆلیسی فریاکەوتن دەکەم. پیرۆزبایی لە فەرمانبەرانی حکوومەت و کارمەندانی کەرتی تایبەت دەکەم. پیرۆزبایی لە جوتیاران، لە کۆچەر و ڕەوەند و خەڵکی شار و لادێ دەکەم. پیرۆزبایی لە کوردستانیانی دوور لە وڵات دەکەم. هەروەها پیرۆزبایی لە پەرلەمانتەران و وەزیران و پارێزگاران و بەڕێوەبەرانی فەرمانگەکانی کوردستان دەکەم. جەژنە پیرۆزە لە یەکەیەکەی خەڵکی کوردستان و دانیشتوانە بەڕێزەکەی دەکەم بە خاوەن ماڵ و بەوانەشەوە کە لێرە میوانن و بەشداری جەژن دەکەن. پیرۆزبایی لە ئاوەرە و پەنابەران دەکەم. لەم ڕۆژەدا دووبارەی دەکەمەوە کەوا گرەوی ئێمە ئەوەیە کوردستان سەر بکەوێت. ڕێگەی دوورمان بڕیوە و کەممان ماوە. قوربانیمان زۆر داوە و دەبێ بگەینە ڕۆژی خۆمان. ئێمە وەک چۆن بەختەوەریمان بۆ خۆمان دەوێ، بۆ خەڵکی دیکەش هەمان هیوامان هەیە، بە تایبەتی بۆ گەلی عێراقی برا. هەرێمی کوردستان برا بەشێکی ڕاستەقینەیە لە عێراق و دەستوری وڵات بڕیاری ئەمەی داوە. لەم بۆنەیەدا کە نەورۆز جەژنێکی فەرمیە لە عێراق، داوا لە حکوومەتی عێراق دەکەم یارمەتی دەربێت بۆ ئەوەی گەلی عێراق لە برایەتی خۆی و گەلی کوردستاندا سەر بکەوێت. جەژنە پیرۆزە لە هەموو گەلی عێراق دەکەم بە هەموو شار و شارۆچکە و لادێیەکانیەوە. جەژنە پیرۆزە لە هەموو نەتەوەی کورد و گەلانی دراوسەی گەلی کوردستان دەکەم. ئێمە چاوەڕوانی ئەو ڕۆژەین کە چەوسانەوەی گەلی کورد بە تەواوەتی بوەستێ و هەموو لایەک بە مافداری و یەکسانی و برایەتی و تەبایی بژین. پیرۆزبایی لە گەلانی ناوچە و هەموو ئەو گەلانە دەکەم کە جەژنی نەورۆز دەگێڕن. دووبارە پیرۆزبایی و سڵاو لە هەموو لایەک، ماڵتان ئاوا بێ و هەر تەبا و سەرکەوتوو بن.